که مرای می هرن جمعی می پشت را وگرن جاره کدن سروک امریکای دونالد ترامپ ده کمبونا لگل سروک ترکیه رجب طیب اردوغان ده گوت کو اگر نج تکلین وین گرم با به سروک اردوغان را دبا کوی جوینا ناتو هر بایکوت جی کرده با اف پیوندی و دوستانیا دنابرا هر دو سروکان ده چه آسته ده و رولک چر در دخه پیش جبو شیروکرنا و مجارین ها شیروکار سیاسی ماموسته زانینگه عبدالله کران ج استانبول به مرایه لما تباش رزار عبدالله ده دسپیک ده تو لدارخستنا و هلجوینا ناتوی ده چه آسته ده بینید لپایتختک وکو انقره سال جان گلکس پاستکن روش باش براستی و گوتگو راست سروک ترامپ بیانه که وسادا چاکو اف جوین ترکیه نبا از belki az başlar ne bu ma biyamen piçeki yani de siyasete da em çabejin ve kuhas dili Serok Erdoğan hoş bike rast tekliye Serok Erdoğan ve Serok Trump em zanin ki ku gelek başın le em zanin ki ku yani tekliyen Türkiye ve Amerika ji yani bir çavak dedi em bejin Serok Trump beje bu ya vay ne başın çünkü em zanin ki ku han ambargo han lisar Türkiye او مثلا پشتی که سال 2019 هنده ترکیه جروسیه F-400 füzeyin F-400 standın جوی دمی حتی نها نبرد ترکیه و امریکا براستی نبرد ترکیه و امریکا تکلیه وان هنه لیروسان نب آوای که سروک ترامپ دبیجه ده آسته که اوسا باش دانینن یعنی او تکلیه سروک باشبونه تکلیه سروک ترامپ و سروک اردان ناوی واقعی که ترکیه و امریکا حتی که هم خوازن کل هبن وقت هفت فکرین به هفت دوران تشتک برست تشتک وزانینه و چاک و هجومن چطور زن اون امریکا جن امریکا دولته که سازگهیه سازگهین امریکا کنگره امریکا به تایبەتی ام بیژن سناتوی امریکا سر سیاست امریکا دروا سر سیاست امریکا دروا باندورک ویا مزن هيا و هر وها کنگره اگر که دهنت تکلیین استراتژیک یا حتی که کنگره نبیجه اری حتی که اریکرا کنگره چینه بد تکلیین به نبرا تکلیین نامنتوی ين تركيا وطابتي امريكا دوي او كده سراراس نابن يعني او برسا مثلا اف سي 5 برسا كي براستي جرينجه برسا اف 4 دي جي اس 4 دي جي كوجا روسيا استندنه اvan هردو تشات زياده جرينج جبوي ناتوي باشا كاكي عبد الله يعني نها وكو بالاستوديو جي بحث كر واتجي بحثاويه كي دكاكو اف هردو مجارين سركين مثلا فغراندنا تركيا ناف برنامج اف سي 5 وهلبت فروتنا فروكان بو تركيا وهروها مثلا كو امريكا راضي بكو سيستم اس 400 دست تركان ده بمينه اذن دا خوازن راس وكو تجي قلت يعني بروسيس كدريج لكونغرس الامريكي هي حطاكو افيك لسر عرضي بيك ورا لي الدوار السياسي ده هريكيم ديارة كو صلاة تركيا سوزك جسروكي امريكي دو هريكيم دو بريس كونفرنس ده استنديه اف دا خوازي سركيين تركيا دوي قونا غيده راست براستی چند ساله که ترکیه غوزه براستی چاو که دسپیک دا یک جولاتین دولتین پاردار بوند پروژه اف سی 5 دا و 2019 دا جوی پروژه یک عالی هاتن درخستن ترکیه غوزه جاردن بشتاری و برنامه ببه و هر وقت دوی چارچوبه دانجی ببه خودی اف سی 5 که امزانم بالافرین هری پیشکتی شرن لیبالی براستی یعنی یک اسرائیل باشکره و یکی نخوزه و هر هوا ام بیژن لامبر ترکیه زمانی ویجی هر کد چت توش دوی سیاست ترکیه زمان ترکیه جی بتایبتی زمان سیاست مدارین ترکیه جی لامبر اسرائیل زیاده توجه جبرویه که مثلا دكتور عبد الله از دعواني بورنيت كم تلقى ما بميني سروكي امريكا هنا دس با خفتنا خو كريا برام بهافرا هرن جم ودريمه فجرن جم تاجر زحمه نبي وقت تهبت بمره بميني ام دبي بتشن جم انقره من هاد تشن انقره سروكي امريكا دونالد ترامب داخبه كان بهافرا لي غداري دو بەڵام کاتێک کە ئەمەمان کرد وتمان زیاتر بەرزتر نەبوو ئێستا دابەزیوە
ئەبینن کە نەوت دابەزیوە زۆر دابەزیوە لەوانەیە هەنێشتی تر بکەین کە لەوانەیە بەرزیکاتە بەڵام ئەوە بەرزی ناکاتە نەوت دابەزێت بڕێکی زۆری نەوت هەیە سکات تۆڵێکی چییە بێ بەرەم هێنان لە سایەی سەرۆک ترمپا لە ئیدارەی یەکەمی ئەوزا ئیدارەی دومێ ئێستا ئەمریکا بەرەمهێنەری وزەی باڵایە ئەم کۆتای هەفتەیە بڕێکی زۆری نەوت هەیە ساخ نەبۆتەوە ئێمە توانین بڵێن نەوتی ئەمریکی ئەتوانین بنرخێکی بەرز ئاڵوگۆری پێ بکەین گەگەسەی سعودیە بکەین یا رووسیا دوو بەرهەمێنەری گەورەی نەوتن ئێمە دوو هێندەی ئەوان بەرهەمێنین ئەکرێ بیرێ بکەرەوە سعودیە و رووسیا پێکەوە ئێمە لەوان زیاترە بەرهەمێنین ئەمە ڤەنزوێلاشمان حساب نەکردووە تا شتێکی گرنگە ئەمە لە ئیدارەکەی منایەکەین تەمان لە ئیداری یەکەم دەستمان پێکرد بایدن تێشیدا لەبەر نێزانی چیەکە بەڵام ئێمە ئێستا نەوتی زیاتر بەرهەمێنین لە رووسیا و لە سعودیە پێکەوە هەردووجیان زیاتر تقریبا دوو هێندە پێی پرسیاری کات جەنابی سەرۆک وتت کە مامەڵەکردن لەگەڵ ئێرانیەکانە کات بە فیرۆدانە چۆن ئەتوانی کەرەستە ئەتۆمیکان بێت ئێمە کەرەستە ئەتۆمیکانمان بردووە ئێستا لە ژێر زەویایە کەس ناتوانێت دەستی پێ ناکە بەس ئێمە توانین دەستمان پێ بکە ئێمە ئەو کەلوپەلانەمانەکە پێ بکەین پێڵێم تەپوتۆزی ئەتۆمی کەرەستی ئەتۆمی ئەوەندە لە ژێر شاخەکەی نێژراوە زانراوە کە لە ژێر شاخە کە پێویستی بە ئامێری زۆر زەخم زۆر گەورە هەیە کە هیچ وڵاتی کەنێدی چۆن چەند مەسەرەن سەربازە نێری چۆن نەما بێ پێش ناکە بچین نەماوە ئەگەر بازرگانی لەگەڵ ئیسپانیا ڕاگریت ئایا معنایەوەیە کە پێویستە ڕێکوتنە ئابوووریەکان لەگەڵ یەکێتی ئەوروپا دووبارە دانوسانەکان دەست پێ بکەیتەوە با بزانین چی ڕوویان لەگەڵ یەکێتی ئەوروپا ئەوان زۆر بە خراپی مامەڵیان لەگەڵکردی ماماوەی چەندین ساڵ و هەلەکەیان خۆستەوە ئێمە زۆر نزیکینە وڵاتانە با بزانە و لە هەموو کەسێکەوە نزیکین لە یەکێتی ئەوروپا بەڵام ئەوان هەلەکەیان قۆستە و ئێمەیان استیغلال کرد سووریا استیغلال کرد وایە سووریا دیسانەیەتە کرد و من ئەمریکا ئەگەڕێنمەوە ئێمە مەزنترین ئابووریمان هەیە ئێمە مەزنترین وەبەرهێنانمان هەیە 19.2 تریلیۆن وەبەرهێنانی ئەمریکی 3 تریلیۆن ئاستە باڵەکە بوو لە ئیدارەی بایدن و ئەوانەی پێشتران لە کەمتر لە تریلیۆنێکیان هەبوو لە ساڵەکە ئێمە لە ماوەی 12 مانگە 19.2 تریلیۆن بەرهێنانمان هەیە ئێمە زۆرترین پارە لە وڵاتەکەمانەوە بەرهێنان کراوە 19.2 تریلیۆن دۆلار وەبەرهێنراوە و لە سەر تاسەی وڵاتەکە کارگە دروستەکەن دوێنێ بوو ئەوزام توێتاوتی مەکسیکی جێ هێڵن مەکسیکۆ بەجێ هێڵن مەکسیک دێن بۆ ویلایەتە یەکگرتوەکان بۆ دروستکردنی کارگە وازام بەڕای من گەورەترین کارگەی بەرهێنانی ئۆتۆمبیلە بێ لە دنیاە لە وڵاتەیە پرسیارێک ڕاتکەیان کە ئەوەیەکی وڵاتانە بڕی پارە داشکێنێ کۆمپانیای واڵمارت ئەیانەوێت کە نرخەکانیان بە شێوەیەکی بەرچاودا بشکێنن ئێمە نرخێکی بەرزمان بۆ لە ئیدارەیە بەرزترین نرخ لە ئاستی وڵاتەکەمانە بۆ ماوەی 48 ساڵە من وازام لە هەموو مێژوواوە بوو لە ئیدارەی بایدنە هەڵاوسان زۆر بەرز بوو لە سای دیموکراتەکانە هەڵاوسانێکی زۆرمان هەبوو هەڵاوسانێکی مێژووی بەڵام ئێستا هەڵاوسان دابەزیوە هەموو شتێ زۆر باش ئێستا نرخ دابەزیوە ئێمە بۆمان مەبووە وشەی جیاجیا بەکەن نرخی شتەکان زۆر بەرز بوون ئێستا دابەزان کاتێک کە نەوتیش دابەزێ زۆر دابەزێ نرخ نەوت لە مای مانگی ڕابردووە بە 50% دابەزیوە کە ئەمەش دابەزێ نرخی شتەکانی تریش دابەزێ ئەمەش واکە کە شتەکان هەرزان بن ئەم وشەی هەرزانی
توانای کڕین هاتم ڕۆژێک بوو وتیان هەرزانیە منە موشەم نەبیست بوو یەکەم جار باسی هێلکەیانە کرد لە سەرەتا یەکەم ڕۆژ یا دوم ڕۆژ بوو باسی هێلکەیانە کرد نرخی هێلکەیانوت هێلکە 5 هێندە بەرز بۆتەوە من ڕۆژێ بوو لە ئیدارەم وەرگرت وتم وەلا هێلکەمان دەست ناکەوێت بۆ ئیستەر بۆنەیە وتیانی پلاستیک بەکاربێنە بەڵام ئێمە هەزاران هێلکەمان داواکرد ئێستا هێلکە نرخی دابەزیوە نرخەکەی زۆر دابەزیوە و بەردامیش دابەزێ ئەوان وشەی خوڵقێنرا بوو نابووشەی هەرزانی یاگرانی بەڵام من نرخەکانم دابەزانم ئەمڕۆ نەوت تۆزێک بەرز بووە لەبەری لێماندان هەرچ کاتی لێماندان نرخ بەرزە بێتەوە $2 بەرز بوو مەبەست لەوە بوو کە وت نەوت تۆزێ بەرزێتەوە بەڵێ $2 سێرم کرد وازم $135 بوو داوەزیەوە بۆ $69 هەموو شتێکی تریش دەگەڵات دابەزێ هەر شتێک هەر نەوت دابەزە شتی کەش دابزێ هەر کاتێککە لیان بین لە ئێرانین نەوت تۆزێک بەرزە بێتەوە ئێمە لە چەکی ئەتۆمیان نەخەین ئێران لە چەکی ئەتۆمیە خێن چەکی ئەتۆمیان نابێت پرسیارێکتر ئایا بەڕای تۆ پێویستە ئیسرائیل هێزەکانی لە باشووری لوبنان بکشێنێتەوە بەڵێ ئایکەن ئایانەی بیکەن بەدەست من مەسەلەکە من نیم ئایانێ بکشێنەوە لەگەڵ لوبنانە ڕێکن ئەو لەگەڵ لوبنانە ڕێکەوتون و ڕێکەوتنامیان کردەوە مارکۆ باسی کە بەڵێ ڕێکەوتنێکمان هەیە ئامانجەکە ئەوەیە کە ئیسرائیل خەمی ئاسایشی خوانێ و سەرۆک کارێکی گەورەی کرد بۆی ئەو دوو وڵاتە لێک نزیکاتەوە بۆ یەکەم جارە لە ماوەی چەندین ساڵە ڕێکەوتنێکمان لەگەڵ ئیسرائیلیش و لوبنانیشە بەڵێ بەجێڵن و وابزانم هەموو شتەکانیش باشە بێ بەڵام ئێمە بۆیە هاتوین بۆ مەسەلەی سووریا ئێستا زۆر گۆڕاوە زۆر بە شێوەیەکی خێرایی من خۆم زۆر بە خێرایی ویلایەتە یەکگرتووەکانم گۆڕی ئەوە شتێکی زیرەکانەیە ئێمە لە کەسێکەوە بۆمان مابووە کە ئەم وڵاتیان زۆر بە خراپی بەڕێوە برد سنوور کراوە بوو 20 میلیۆن خەڵک داخلی وڵاتەکە بوون لەوانە 11,888 پیاوکوژ کە زیاد لە زەلامێکیان کوشت بوو هاتن زۆربەی ئەوانەمان دەرکرد و یا ئێستا لە زیندانەکانمانن ویشێکی زۆر مەزنمان کرد شاری واشنگتن دیسی ئێستێکێک لە سەلامەترین شارەکان لە وڵاتەکەیە ئەگەر ئەم بێت بۆ ساڵونی لەمە پێشهاتای بۆ واشنگتن ئەترسا لەوەی کە لە سەلامەتی خۆی بەڵام هەرچەند ئەم پیاوە قەت لە سەلامەتی خۆی ناترسێ بەڵام مەترسیدار بەڵام ئێستا لەوانێت من دایمە بە نوکتە باسیەکەم کە ئەم لە ژینگەیەکی توند و قورسەوە هاتووە بەڵام ئەوە سەخەمی واشنگتنی نابوو بەڵام ئێمە واشنگتنێکی زۆر ناسەلامەتمان هەبوو بەڵام ئێستێکێک لە سەلامەترین شارەکان لە وڵاتەکەی ئێمە هێزە سەربازەکانمان داناوە ئێستا واشنگتن لە شارێکی ناسەلامەتەوە بۆ بەیەکێک لە سەلامەترین شارەکان ڕێژەی تاوانش بە ڕێژەی لە 104 دابەزیوە ئێمە نزیکەی 5,000 تاوانکاری پیشەوەرمان لابرد کە گشان بۆ بایدنە کرد لە شاری مێمفس کردمان لە تێنەسی لە هەمان شوێن کردمان لە لویزیانە لە ویلایەتی لویزیانە کە ئەبێ لەگەڵ حاکمەکان قسە بکەن شاری نیو ئۆرلینز ڕێژەی تاوان لە نیو ئۆرلینز لە 178 دابەزیوە ئەم مانگی سێ باشترین ئاهەنگیان جێڕا ئاهەنگی مانگی سێ و سوپاسدانەکەم ژیشی باشەکەم و سوپاسدانەکەم زۆر سوپاس زۆر سوپاس بله ام لوی داره کنفرانس روزنامه‌وانی آخافتنا سروک امریکای دونالد ترامپ لانقره لگل سروک دمکی سوریه احمد الشرع به داوید به سروان شو ترامپ تشتين خوي بري آنين زمان تشتي كو بحثا إيراني أو كربوني جاردن بحثا تشتي باركيش برده شو بسروكي دمكية سوريا أحمد شرع راكم ببو بحثا سوريا كركو ديسا بحثا باشخانة أحمد شرع كركو تشاواج جهكي زحمت هاتية ونها دكار سوريا بيش بخه راستا والسر برسفا برسا بامنيركي
ڕۆژنامەوانێکی لەور ژێ ترامپ هات پرسین زانە ساڵح بۆ بینەرژی سووریە حتان هاتەوی و هەموو پڕانیا سزای سووریە هاتن هەلانین لێ سووریە هینژی دلستەیە وڵاتێن سپۆنسەرێن تەرۆرێ یا ئەمریکادەیە پرس لەسەر وێ بوو پرسە ڕۆژنامەوان پرسا گۆش ترامپ هاتەکردن گەلۆ تێ سووریە ژوێ لیستێ دەرخینە ترامپ بۆ چماز دەرناخینم کارێکی گەلێکی باش کریە و وەکو تەژگوت بەحسا ئەم بێژن پاشکۆکا وی کرد و گوت کۆ کارێک و سەرۆکی دەمکیە سووریە حتان ها کریە کارێکی باشە چما ئەزێ وی ژێ لیست چما ئەزێ سووریە ژێ لیستێ دەرنەخن وایە شتێکی بالکێش و حتان ها سەرۆک بەحسای نەکرد بوو صالح ڕاستە سیروان ئەمێ بچن جارێکە دنجەم میوانی خۆیان دکتۆر عەبدەڵا کران هینجی بمەڕەیە ژێ ئەستەمبولێ هەگەر دکتۆر دەنگێ مەتە تەبهیست ترامپ بەحسا چ دەکرد یعنی بیتر دەربارەی سووریەدا چاودێریەتە دوێ دەربارەیدا چ بوو؟ براستی مثلا سوریه ام زانن کی کو یعنی احمد شارع ان جولانی بناوی خوی کو ام دزانن یعنی سروک ترامپ پشتگیریاوی دیکه و هر وا اوی وک سروک کی کو اوی بکاره لسوریه پرگاله کنو آوا بکه و تکلیه سوریه و امریکا باشتر بکه و دوی چارچو درجه اوی امریکا جراب آلیکار کو امبارگو ان کل سر سوریه نه بین راکرن سروک ترامپ لانقاری خوشت پیوه باشت پیوه زیده جامعه لی مثلا روجلات نبین براستی گنگشین روجلات نبین گلمشار روجلات نبین نوزار حتی نوسایسانه چونکی یعنی امزانین کی کو گلک هیمان دننه کو اوی بکارن لسر مثلا ام بیجن تکلیین امریکا و سوریه باندوره که نشان بدن یعنی مثلا اسرائیل هیا مثلا ترکیه هیا و هر وها جوانا حمله جی گریتر مثلا ایران هیا یعنی ایران روزا کو امریکا و ایران لهف کرد گو خودی نگراوی پای ما پیمانه چکری هم لافتنه لهواتنه من گو پیمان نت پیمانه که اوینه چه سری چونکی یعنی حتی کو رژیم ایران لسر کار به بیکارا نامشه نه چونکی ایران به دیپلماسی به ساله کو تدی دولت اروپا دخابینه امریکا جی بیاوی دخابینه چا کو هنجی زانن جدووا ایریش سر ایران هنه بیا من حتی کو مثلا ایران چارسر نبه یعنی نه مثلا اف سی او پنجان یا ترکیه نه مثلا سوریه اوی درنکه براستی اوی چارسر نبه چونکی اف هموتش بپرسا به مثلا ایران باگردانه یعنی دوی امریکا جاره که جوی سر ایشان ایران پاک ببه خلاص ببه که بکار به براستی جی لگورا دلی خو پرگاله که بده حریمه بده روشلات نبین و هر وال سوریه گلک تبله یعنی اوی پیشروش سوریه جوابه که گلو احمد شارع اوی بیاوی بکار به بردوام بکه چونکه او بخوشی یعنی گوارین این که سوریه حتی نها چکر براستی تشتیم اوسا یعنی سیستمه که یعنی دیکتاتوری آوا کریه سوریه پارلمنتوی پرانیه هم بجن منصوب این پارلمنتوی او کشت که و هر واحد خوزه که سیستمه که اونیتر دی سال سوریه آوا بکه و پرسا هم زانن که درزین سوریه جنه یعنی سوریه ایرو آوایی که درزی نفوذا که درزین که سینورین اسرائیل دانه با آوایی که دفاقتو خوک دولته که بینن او مسئله شی دوی چاره سر به و هر وها مسئله کرداییه که مسئله که براستی گرینگل سوریه یعنی راست یعنی دی چارچووا بانک و داخوازا سروکی پاکه که دان پیاده با آوایی که خسپارت ام بیجن رژیمه تسلیم رژیمه بو لملت کرد لسوریه به روشی قبول نکه به استاتوی بون نکشته که قواره قبول کرن او قاس بدل هات ندایم 20,000 مروات نکشتن نهاد خوزن که زمان کردی 14 ساله به سوریه وقت زمان پروردهی بو زاروک 900,000 زاروک دو چون دبستانن 40,000 ماموسته بون نهاد رژیم سوریه خوزه که دب جوان همو تشتا بردن به درسه که بجاری راضی بن لما اف وكم جو جانجشين حريمي براسي قالك زيدانه وقالك يعني تيكلي هيفن يعني ترامب راسته يعني شكله اكيد يعني شكل دريجي هركسي كان بيجن لمثلا نو قصصه هيسون باش لسر في مجرى سوريا كيكي عبد الله تبحثا برزغريك والوزين نافخوي سوريا كير برزغريك درزيا وعلويا وكريستيانا وهلبتيين كردان وقال لك الي جو ريجيم نرازينا ليش دربي سوريا خويا يكو رازيبون روج بروز تربه شويدين يعني بيجن دو سي شمي
سەرۆکی فرانسا ئیمانوێل ماکرۆن لەوەر بوو نهاژی سەرۆکی سووریە لە قراغا جڤینن ناتۆیە لە ئەنقەرێ لەگەڵ ترامپ و ڕایەدارێندن بەشدار دەبە و هەروها حتا هەنێک ئەندامین کۆنگرس ئەمریکی ئەوەیە کۆ دوودل بوون کۆ دانوستاندنێ بشەر عەرەبەکردنەوەها کۆم دەبن ینی ئەوەیە گشت بۆ سووریە تێ چواتەیە چارچەوەیە ڤەگەڕاندنا سووریە ناوجڤاکە ناولەتەوەیی نابرا جان ارتوي في وقته يعني سوريا تزاني دولتك مشروعية تاخو رژیمك مشروعیت تاخو جهاندور دستینه و جدر واد دستینه دقادر نبنتوی دا دولتین بیژن دنیای راسته سیستم سوریه قبول کرنه لیبیا من حتی کو گلین سوریه خریستیان سوریه کردین سوریه درزین سوریه پرگالک کل سوریه وانجی رازی دکه آوانه به دموکراسی کو همویان همیز دکه لسوریه چنه به اوی مثلا سوریه اوی بردوام بکه اوی باجو يعني مثلا سوريا تاني بمشروعية احمد شارع ناس كرن ويوك سروكي ام بيجن سوريا ديتن ناقده يعني ولاتك اگر برسين خوين مسالين خوين نافخوي چاره سر نكربه بو هم ولاتين خرال هب نبه بوارد ناف اشتيه كده نبه لدربا يعني تشخاص بين ناس كرن او تدي وك رومتك ام بيجن ببينجي ابدا اصلي خدا بر مساله چاره سر ناقه يعني مثلا سوريا براسيجي كان قاش سوريا يعني باشا دكتور عبد الله ارجومنت تا درست اللي ارجومنت عاليه رژیم دامبيجن حكومت دمكيه سوريا جي او كود فيهن وقتك بدنوان حتى كود كاربن تشارچويا دمك دسني شاكري دا كاربن اف برسكليكن كنت تجي بحثكي وقالك خلكي سوريا جي بحثكن شار سربكن باشا تدبيجي رولا سروكي تركيا رجب طيب اردوغان دفي نزيك بونا احمد شرع بو جفاكا نبنتوي وبتايبتي ايرو كون بونا ويل لقال سروكي امريكا دونالد ترامب ده هيا يعني اردوغان چه رول اللي سيد في درباري ده سدي صدر لك وي قالك جران هيا واستكارن بيجن كيكو سروك اردوغان يكو احمد شرع انيا جوينا ناتو و لچارچوبا جوينا ناتو ده لان قريب سروك ترامب لا داير ونشتاندن يعني رولا تركيا باندورا تركيا لسر سوريا قالك çünkü Türkiye هيجي لسوريا يعني لإدلبية وامزانين كيكو بلكي قالك يعني بيجن دورا استخمين ديك من 10,000 كيلومتر چارگوشي دست تركيا ده تركيا لسوريا هلوا إسرائيل جي لسوريا يعني هردو هيجي لسوريا وهردو دولتي باندورا كوانا جران لسر سوريا و اللي امزانك و هر دولتي مثلا سوريا دان نلهفن راسته تركيا ام بيجن جبركو اندام ناتويه و تكليا سروك اردوغان و سروك ام بيجن ترامب بافدورا قالك باشا او بانجي جوينا انقره كرن لي وقت كومغو مثلا يعني بوي اوكي چارسر ناون يعني مثلا سركه برسا سركه برسين نافويين سوريا يعني اگر سوريا لسوريا دستلاتيك تدي ام بيجن كوج آلي جلين سوريا وهمو هيمانين ديني واتنيكي و رژیم دچاوی واندا مشروعية آوانه به واقعا يعني مثلا سوريا و باجو يعني نه ام بيجن سرميان دار دكارن بچن سوريا و هيجي دو مدي كل الشامي بومبا تاقيان سروك مغفرون ويدري بومبا تاقيان جبر يعني راسته بيگومان هرتش گريداي دميه وای همان نزدیکی 2 ساله که احمد شارع لسر کاره یعنی اوی حتی کینگ دنیا ام بین احمد شارع ولا السبري لوی دستلاتیوی یعنی حتی ساله که 2 ساله اگر حتی ساله که 2 ساله مثلا سوریه چاره سر نبن اونی ببینین که دقیقاً نتوی داشی اوی رژیم ها و او که خو مشروعیت خو وندا بکن بله که عبدالله یعنی گریدانا وی که وگرا پشگیریا نافنتوییا کو حکومت دمکیه سوریه وردگرد وی قوناغه ده و کو نمونه اف جوینا کو یعنی اف سردانا احمد الشرع سروکی دمکی بو انقره ده چارچویا ناتو ده جهل جوینا ناتو ده تی چواته اجبر کو ایران روشک وصا تایبت هي الهرمه کو خلق پشگیریه ددن ایران جواکا نافنتوی بگورن پشگیریه ده سوریه جبوكو ريل بر إيراني بقرا برفره بشك استراتيجية ويا برفرهبونا هرمي ريل بر ورقرتن يعني حتى كيجان رديه خوشبونا بيونديان بسوريا بيوندي بنباشبونا بيونديال قال إيراني هي
gelek tizani yani em ben mesela Suriye û İranê pir hevdû vekirê daye çünkü Lübnan yani ew mesela Hizbullahê heta demekê li ser dat peyivîn ku hêjî belkî di rojava hin serokan da ev yek hebe dixwazin ku em bên Hizbullah çek deyne gava ku çek dayne jî dixwazin bi destê em bêjin Suriye û bi piştgiriya Tirkiye yani çekên Hizbullah ji destê wê werin standin. و جبر وی که تزانی حزب الله رخصنا که به دست ایرانی هاتیه آوا کردن لوما مسئله ایرانی لبرا یعنی مسئله سرکه مسئله ایرانی چاق من سری داشتی که حتی که مسئله ایرانی چاره سر نبه براستی تشت اوی ارتباطی باجو لی یعنی پشتگیری و دستکا کو چاق و وجی دست نشان کرد جبوی احمد شارا ev jî girdayê mesela Îranê çünkü ew dizanin ki ku Ahmed Şara û desthilatiya Sûriyê nû bi Îranê re nehevne heta dijminê Îranê ji ber wê yekê niha anka dixwazin dest bidinekê piçekê wê jî xurt bikin ku em bêjin milên bask û em bêjin bask û milên Îranê li Lübnanê li Filîstînê û her wa li cihê din piçekê ew bikin yani bibirin piçekê em bêjin sist bikin ew ka Îranê bandûra Îranê servan welata di wê çarçovê da yani ew birastî jî ew mesele yani mesela sereke mesela İranê loma teb dixwazin ku bi ew kêra yani bi Sûriye re jî li hevin li Sûriye serêşanek tune ve gava ku heta ku mesela em bêjin Îranê çareser nebû yani hatta ku mesela İranê berdewam be ew naxwazin ku li Sûriye jî şerrek hebe serêşanek hebe. بله سپاس که عبدالله جبو دما تا شیروکار سیاسی و ماموسته زانیگه عبدالله کران تش استانبول مالا تا آوا مالا وجی آوا و گلک سپاس کن از جبوی وجی روز باش سرچوان وشانک باش شیوید کن جبوی سپاس بله بینرین هجا ام نها چاوره نک و ده هر کلیک که دا